بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت. ساڵانی شەستەکانی سەدەی ڕابردوو کۆمەڵێک ڕووداوی گرنگی مێژووی و سیاسی لە کوردستانی باشوور و عێراقدا ڕوویاندا و لەوانە قەتڵ و عامی شیوعیەکان لە سلێمانی لە ساڵی 1964 و دەرەنجام و لێکەوتەکانی جیابوونەوەی باڵی مەکتەبی سیاسی لە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و هەڵوێستی حاجی ئیبراهیمی چەرمەگا و عەشایرە کوردەکان بەرامبەر بە شۆڕشی کورد لە ساڵی 1965 و پاشان مفاوەزات و دانووسانی باڵی جەلالی و حکوومەتی عێراقی لە 66 و شەڕی قازیاوە و چەرمەگا لە ساڵی 1967 و پاشان کۆدێتای حەڤە و سی تەموزی ساڵی 1968 و هاتنە سەر حکمی بەعسیەکان و لادانی عەبدوڕەحمان عارف و تێکچوونی نێوان حکوومەت و بەلا مستەفا و ڕێکەوتنامەی 11 ئازاری 1970 و ئاکام و دەرەنجامەکانی ئەو ڕێکەوتنە سەبارەت بە شۆڕشی کورد لە باشوور بەردەوامین لە بەشی سێهەم و کۆتایی دیدارەکەمان لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا بێستون عەلی کەریم یاریدەدەری پرۆفسۆری زانکۆی سلێمانی، هەروەها پێشمەرگە و کادیری دێرینی باڵی مەکتەبی سیاسی لە شۆڕشی ئەیلول. مامۆستا گیان دیسانەوە بەخێر بێت بۆ بەرنامەکەم. خۆشحاڵین بە ئامادەبوونت. مامۆستا بێستون ئێمە لە بەرنامەکانی ڕابردوو ئەڵلقەکانی پێشوە بڕێک لەسەر ساڵانی 64 و جیابوونەوەی باڵی مەکتەبی سیاسی وەستین، بەڵام نەمانتوانی تەوەرەکە تەواو بکەین. پێم خۆشە بچینەوە سەر هەمان تەوەرە و هەندێک پرس لەسەر ئەو ئینشیقاقی ساڵی 64 زیاتر قسەی لەسەر بکەین. ئەمێ بۆ پرسیار دەست پێ بکەم دوای جیابوونەوەی باڵی مەکتەبی سیاسی برادرانی باڵی مەکتەبی سیاسی مزەکەرەیەکیان بۆ خوا لێ خۆش بوو مەلا مستەفا نووسی. ئایا ئەو مزەکەرەیە چی تێدا بوو؟ وەڵامدانەوەی خوا لێ خۆش بوو مەلا مستەفا چی بوو سەبارەت بۆ مزەکەرەیە؟ خۆی کە بەیانەکەی دەی شوبات دەرچوو تەبیعی ئەو بەیانە پێکهاتنیە بوو لە بینی سەرۆک بەرزانی و لە بینی حکوومەتی عێراقیە. دوو ئەندامی مەکتەبی سیاسی کە مام جەلال و نوری شاویسیش بوون ئامادەی ئەو دانیشتنەش بوون، دووسێ دانیشتنە لەگەڵ نوێنەری حکوومەتە کە حاج عەبدوڵڵا سەید مەحموودی مستەضیفی سلێمانی بووی ئەو کاتە. بەیانەکە واقعاً کە بیت تەماشای ناوەڕۆکەی بکەی، ناوەڕۆکەی زۆر بەهێز نییە، ینی داوای ئەوە کەوا خەڵک بگەڕێتەوە شوێن و جێی خۆی ئەمانە و ئیدارات بگەڕێتەوە و وەکو هودنێکی بڵێن شەڕوەستان وا بوو. تەبیعی مامۆستا ئیبراهیمیان لە دەرەوە بوون، مامۆستا ئیبراهیم لە خارجی بوو، گەڕانەوە دیار بەدڵیان نەبوو کە بەیانیان بە لاواز زانی. ئەوە بوو کۆنفرانسێکیان کرد لە ماوەت، کۆنفرانسی ماوەت مەشهورە لە چواری چوارەوە زەم دەست پێکرا یا پێنجی چوار بووە تا نوێی چوار وانە، هەرچەندە وەفدێکی شانار بۆ لای بەرزانی کە پاشگەز بێتەوە لەو هینانە، بەڵام ئەو وەفدەی کە نردویان پێش گەڕانەوەیان ئەمان گەشتنە نەتیجەیەک کە بەحساب تەجریدی سەرۆک بەرزانی بکەن لە ڕێیاسەتی حیزب و پاش ئەوەش بەیانێکیان دەرکرد بە ناوی اتفاقية المشير البرزاني الصلح أم استسلام بمنعوا بوينك تقريبا هيرشي تيابو طبعا لو برزاني قرام بو أو برزاني أمريكا كيكسر مام جلابي بس سكرتيري حزب مام جلاب خوي اختراع اللي هي كبش داينك لكون فرنسا كان أو بالرحمة بعمر دبابة شو كمان أعمل هيزبون باعتباره إذا كان عم بجينير إنه بابتانا لا بيجمر قبل ما مزار رأي وابك بقشتي سلك بشنا لا شيء رحمها يعني خوز قوام كل ده بشنا لا شيء رحمة مثلا كزول أو نقش تعو حد أو جابنا وبي أو رأيه بو وبس كتير كشر بيه خوجو يعني مثلا بلين بو ظروف أجر مع مصابعي مشان كسر برزاني حزك كنمين السرك دايتي لا بشنا رنجا مثلا كتوزي وزور نبتونا بويا معنا بلام طبعا الماء ولا بين هرشنا دوايش برزاني نادي بشون مع مصابعي وانا وازا متوجه شلقة تاريخية كردو أمانة يعني أو كما طالبي كرد بيشش كلا أمانة بلام لآخرية أبو برزاني مصر بالسروي كوا خلق خلافي شو لبينا يعني حبوا كحزية كذبة بيناتي أقبع بتابتي برحمة بيا أحمد توفيق عبد الله إسحاقي يكتب له عليك هاني ملاسفة دجي أمان مثلا حبوت لا أمان مثلا دجي زلامي خلافي شو لبينا حبوا يعني حزينا أكل كبير بينوانا ترى أبو قرارية ككونغرس شش بقريه كونغرس كأمان طبعا متيان أو أمادة كرنيك بو كونغرس بو شرعين بو أم بابتانا وبوازم ليجي تموز أمان تاسي تموز لقلازي شاروان أكد ما بصبلي ما نشون ما بص علي عبد الله برحمة بدو سي عزيز شمزينيان نار ملاسا قتني هاشم قراوي شبلو عليك خراب أقول لبناي بلين ملا مصطفى أبو هاشم قراوي
خوافریکە هەوڵی ئەیان نێوانی باڵی مەکتەبی بەڵێ سیاسی حەزی لێ ناکردنەوە حەزی کردکەوە مەسەلا دژی هین بوو و زۆرتر هانی ملاسفای لە دژی ئەوانەوە تەماعیوەشی بێ خۆی بڕکرد بوو لەوەی کە بێ بە سکرتێر حەزی لەوە کرد طبعا کۆنگرگە کە گیرا واقعەوە کۆنگرەیە بێتە سەر حەقەت یعنی کۆنگرێکی زۆر شەرعی نەبوو چونکە بڵێن تەمهیداتی تاوی بۆ نەکرابوو لە پاژەوە لە ئەندامانی لیژنە مەرکەزی 4 کەس لەوێ ئامادە بوون هاشم عەقراوی و وازم ساڵویسفی هەرچەنە ساڵویسفی دایشە نەبە ئەندامی لیژنە مەرکەزی بەڵام زۆرتر ئەو محاید بوو حەزی کرد مەسەلا لەگەڵ هەردوو لابێومانە عەبدولحسێن فەیلی کە هەر عزوی لیژنە مەرکەزی بوو کاتۆ لەگەڵ نوعمان بەرزانی هەیتر ما باقی هەبوو ئەندامی خواردتر بوو یا هەبوو هەر پارتیژ نەبوو مەسەلا بڵێن کۆن پارتی بووە بڵێن بۆ شەمحەمەدی هەرسیم بەڕەحمە بێ لەو مؤتەمەرە بوو ئەندامی لیژنە مەرکەزی و کاژی بوو کاژی شووناهینەکەەوە لێ ئەو هەڵبژێرا بەندامی لیژنە مەرکەزی و الحاصل پاژەوەی کەوان کە بڵێن لیژنە مەرکەزی نوێیان هێنایە پێشەوە ئەمریان دەرکە بە دەرکردنی 14 ئەندامی لیژنە مەرکەزی و مەکتەبی سیاسی کە لە سەر هیوانەوە مامۆستا برای محبوب بوو لە پاژەوە ئەمجا داوای ئەوەی کرد کە بێ ئەو متەلەکاتی کە هەیەە گوایە تاقمی مەکتەبی سیاسی تەسلیمی کەن طبعا ئەو پێشمەرگانی کە مانەوە لەگەڵیانە تقریبا ڕەنگە دەوری 4 پێشمەرگەیشان لەگەڵا هەبوو لە دەوری هین بڵێن دەوری ماوەتوانە بوون بەرزانی کە ئەوان طبعا بڵێن تەسلیم دەبوون یاشتیان هین نەکرد هێرشی کردە سەریان ینی وەرە شتێکی خۆشیش نەبووانە من لە بیرمیە لەگەڵ حاجی مەجید ڕەحمەتیوان کە سەرلقمان بوو ئێمە چوونە خزمەت ملاسفای بەرزانی لە چوارتا پێش جووبەکە لەوێ هەتا حاجی مەجید پێی چون وەلامان بۆ نوانوانە حاجی براییم هاتوتی ئەمان جەماعەتی مەکتەبی سیاسیوانە ڕاویان چنە دیوی ئێرانوانە بۆ مەڕۆن مەجموعەیەکمان ڕۆی مەجموعەیەکمان گەڕانەوە حاجی مەجیدیان هەتا بە بەرزانی فەرمووتی حەزم ناکرد وابێت تووڕە بوو بەرزانی و فەرمووی برایم هەڕەشەی لێ کردووم کە لە سۆدان بەرزانیەکەم بەو دیوە من هەر بە ڕۆڵی سۆدان ئەیانکەم بەو دیوە ئەمانە ترە بۆوان کە چوونە دیوی ئێرانوانە پاش ئەوەی جایەتی ویستان بگەڕێنەوە نانتوانی ئەوە بچوونە هەمەدان کە چوونە هەمەدانوان لێرە لە 64 دوای ئەوە ملاسا زیاتر حەزیە کرد ئەنجومەنێکی سەرکردایەتی شۆڕشدا بمەزێنێ لە مانی نووە لە واخری نووە ئەنجومەنێکی سەرکردایەتی شۆڕشی دروست کرد بە سەرۆکایەتی خۆی فەوقی ئەوەی کە ئەندامانی مەکتەبی سیاسی مەرکەزی تێخست مەکتەبی تەنفیزیاندانە ئەمجا بۆی ئیداراتی وڵات علی بڵێن ئەو مەنتیقانە بەرن بڕێوە زۆر لە سەرۆک عشایرەکانیش کرد بە ئەندامی سەرکردایەتی شۆڕژێکی مەسەل لەوانە بڵێن وا باغای جوندیان بوو یەکی لەوان عباسی مەمەنداغا بوو شێبەتیفی گەورە بوو حاجی برایمی چەرمەگا بوو ئەمانە چۆخاسبایلی تەلام بوو مانێ کرد بە ئەندامی سەرکردایەتی شۆڕش ینی حەزی لەوە بوو کەوا هیلەکە بێ سەرکردایەتیەکە بێ کە لە سەر و حیزبی شوویانە و ئەنجا مەکتەبی تەنفیزیشی دروست کرد بۆ ئیدارات مەسەلا بۆ ناوخۆ بۆ پەروەردە بۆ تەندروستی بۆ ئیدارات و ئەم بابەتانە کاتێک برادرانی باڵی مەکتەبی سیاسی چوونە ئێران و هەمەدان بۆچی مەجید ڕۆستەم و ئێوە لەگەڵیان نەچوون و گەڕانەوە والله خۆی طبعا هەموو کەسێک کە بڵێن کە پەیوەندی بوارم هەم نەڕێ 420 کەس بوو عەدەدیان کە ڕۆشنەوان یعنی خەڵقی کەش هەبوو ما بۆ سەر بەوان بوو لەم دی هەرما بۆ نەڕۆشتوانە ئێمە تر دیارە مەسەلا حاجی براییم هات حاجی مەجیلا کردەوە لەلایەکە دەوری نووسعادە دانیشت دیارە بەعزشی تێگانوە ئیتر ئەو وتی من دڵم لەگەڵیانە وای وتی من هەر لەگەڵ مەکتەبی سیاسیان جەماعەتی سیاسی چێ حەزەکە بڕوا با بڕوا من ناڕۆم چێژ دەکەم منابێ بگەڕێتوێت ئێمە دەوری 20 کەسێکمان ڕۆی ئێمە ڕەنگە 25 کەسێکە بووین هاتینە خزمە ملاسفا کە لە چوارتا بوو وەلامان بۆنوان وانە گەڕایم لە کژەمە قڕباندانا ئەمانە يعني زۆر کەسێکی شەبوو مەسەلا بڵین بۆ نمونە لەو کاتە لە سەدقەکان وەکو کاک حەمەی فەرەج وەکو عەریف تالیب وەکو عەریف محەممەد مەسەلا بڵێن عەریف عەلی ڕەقەمیەکەمانە زۆریان مؤیدی جەماعەتی مەکتەبی سیاسی بوون لەم دیما بوونەوە یان هەتا ملازم لە شیروانی فواد مەستێ و سام لازم بوو ملازم تاری شێخ وانە هەموو ما بوونەوە یعنی ڕەنگە لە دڵیشە لەگەڵ ئەوانە بێتن هەموو هێ نەڕۆی ئەمانە باشە مامۆستا حکوومەتی عێراقی ئەو کات باڵی مەکتەبی سیاسی بە متەقەدیمەکان نابرد و سەرکردایەتی پارتی دیموکراتیشی بە قیادەی عشایرەکان نابردەوە بەس لەم پێناسەکردن و پۆلێکردنە چی بوو لە حکوومەتی عێراقی لەو کاتە بەو شێوە هیری نەکرد بەینەما ئەوانی دانا بەهین یعنی لۆجستیکیان یارمەتی مەلاسادرا ینی بڵێ لە مەسائیلی ئەرزاق و پارە و ئەم بابەتانە و توێژی هەبووانە حکوومەتی عەبدولسەلام عارفوانە بەڵگمە ئەوانی شە بە ئاژاوەچیش دانا ینی بە حساب ئەوانە کە دژی ڕێکەوتنی بینی زدی وحدی عێراقی دژی ڕێکەوتنەوەوانی ینی ئەوانی ئەو حسابە لە عەبدولسەلام نەبوو حسابی ئەوینە ئەو لە کاتی بەعسیەکان بوو کە بە حساب ئەمانان دانا ئەنەه ئەمان پێشکەوت و خوازن و ئانیش مەسەلا بڵێن بە حساب ئەنە باڵێکی عشایری بەڵێ مەبەستم ئەو پۆلێکردنە چی بۆ لایەن حکوومەتی عێراقی ئەو کات باسیەکانەوە
باعتباری وادانا كمثلا بلين طبعا سرق برزاني وكو زعيمك او ما ملتي كل بزعيمي دانا او ما عندنا كانهم بياوكو عشائرك بيدكاتوا شلون رئيس عشائرك بكز القصيده النتشي وايماني مثلا بقضايا تنظيم الحزبياني بلا من اخر حسابي لو عصرها او سرقوياني كالولاتا كان هم اخوان بزعيم دانا مثلا بيايجو جمال عبد الناصر يعني بلين شخصيتي ابو خوي بزعيمي عرب دانا عشائري جنبوا معنا بلا بلي ملام سفاي برزاني زۆر من لەو بە تەقلیدیە زانم کە زەعیمێک بووە پێشەوایەک بووە بە خەبات و تێکۆشانی خۆی پێگەی بۆ ڕەنگە بە کوردەتا بووە زەعیم لە وڵاتەکان وە مەسعود سلام عارف خۆی بە تاقەزلام دانا عەبدوڕەحمان خۆی بە گەورە دانا ئەم بابەتانە هەتا یعنی زمانی باسیشە بەکرد تا ڕادەی خۆی مەسەلا بە وادانا کە لە هەموو کەسێکی تر بێوەمانە تر ئەوە بوو ئەوە ینی بڵێن زۆرتر نارەکانی ئەنگو مەسەلا باڵی عشایری ئەمان مەسە بڵێن باڵی پێشکەوت و خواز ئەم بابەتانە ئەوە جگای هینە قسە بڵێ تۆ کات سەر بە باڵی مەکتەبی سیاسی بووی وەلا بۆ باڵی مەکتەبی سیاسی هەبوو پەیوەندی لەگەڵ خوا لە خۆشی مامۆستا ئیبراهیم ئەحمەد چۆن بوو؟ والله مامۆستا ئیبراهیم واقعیان من زۆرتر مامجلال ناسی یعنی واقعیان مامجلال چونکە لە ناوا بوو لە ناو پێشمەرگا بوو زۆرتر ئەبینرا مامۆستا ئیبراهیم من ڕێزم بۆ هێو بەڕەحمەی بێ کەم ئەبینرا مامۆستا ئیبراهیم لە ماوەت بوو یعنی لە مەکتەبی سیاسی کە لە دوای چوونە ئیساویانە کەمتر دەرەکەوت یعنی یەکێ لەوانەی کە بڵێن ئەسبابی ئەوەی کە وەختێک کە ئەو ناکۆچێت تەقیەوە کە خەڵ زۆرتر ڕوو کردە مەلا مستەفا و ئەمانە بەهۆی ئەوە بوو کە مەلا مستەفا زۆر ئەگەڕا ئەو کاتە زۆر ئەگەڕا چۆ ناو عەشایەر ئەچۆ ناو خەڵق خۆشەویستی و زەعامەتەکەی ناو پێشمەرگا ئەمجا لە لای ئەمانی زۆرتر مام جەلال مەرغوبتر بوو یعنی زۆرتر ناوی هەبوو چۆن مام جەلال ناو پێشمەرگا ئەگەڕا و قائیدی پێشمەرگەوانە مامۆستا ئیبراهیم کەمترە ئێمە زۆرتر واقعیان سەبسە بڵێن یەکێک و حاجی مەجید یەکێک و حاجی ئیبراهیم هەتاکو یا خەڵقی ئێمە زۆری خۆشەویستەکەمان بۆ مەسایلی فکریش نەبووە گە بڵێ زۆری نێزانی فکری مەسەلەی شخصی بوو يعني باور بيها تا خود بيني مثلا او جماعتي مكتب سياسي كجال بيان جلالي نعلم برايمي دبلين يعني شخصيتي امام جلال او نقول ابو انا خوش يزبو خلق زوري لك اوهب يعني واقعا بيبلم من بو ميجو لي مو انا من رزم هي بو هم لا شان بلام لو انا او جماعته امام جلال نقلان بو باورناكم بيسك سنه قلابو اساسك سنه قلابو زوتي امام جلال بو يعني باش اما جد بو كان شيء شخصي بو او شيء فكري سياسي نبون بلام زۆربەی کادیرەکانی باڵی مەکتەبی سیاسی ئەو کات پێیان وا بۆ کە کێشەی فکری و سیاسی هەبوو و ئەمە بۆتە هۆکار و دافع بۆ ئەوەی کە جۆرێک لە جیابوونەوە لە نێو سەرکردایەتی پارتیا دروست بێت بە حکومی ئەوەی کە ئەمان جیلێکی خوێنەوار بوون و ویستیوانە سیاست بنەوە دەست جیلی نخبە و لە دەست جۆرێک لە عشایەرگەری ڕزگاری بکەن بەڵام تۆڵیت ئەم کێشانە ئەوەندەی شخصی بوون ئەوەندە فکری و سیاسی نەبوون طبعا ئەمان کادی خۆی بە زەعامەتی بەرزانی ڕازی بوون وەکو برا گەورەیەک وەکو زەعیمێک هەر لە پەنجاکان خۆ مەلاسای ڕەحمەتی لە مؤتەمەرەکانی حیزبە کە یەکەم جا کە بڵێن کاک هەمزە عەبدوڵڵای ڕەحمەتی نادوم بڵێن بۆ تەشکیلی پارتی وەمانە لە 46 خۆی بەشداری نەکردووە مؤتەمەری دووەم سێم بە سەرۆک دانراوە هەر ئەو لێرەش نەبووە ئەنجا لە چوارەمیشە ئەمان بۆ ئەو ناکۆکەی لە بنێوان بڵێن کە باسم کرد جاری پێش و دوو باڵەکەی کاک هەمزە و کاک براهیمە مەلا مستەفا بۆ یەکاڵاکردنەوە یعنی مەلا مستەفا نەبووە ئەوان دوایەوە لە کۆنگرەی چوارە کە کاک براهیم بوو بە سکرتێر و لە کۆنگرەی پێنجەمە کە بازاری عاجزیش بووانە هەتا ئەو کاتە مامۆستا ئیبراهیمی ڕەحمەتی هەستی کرد عەبدولکەریم ئەوێت تەفرەقەیەکیان بخاتە بین مەشهورە کە حەفلەیەکی سەفاریشی چێکۆسلۆڤاکیە بێ ئەو شەوەی بۆ بەیانیە کە بڵێن پێش ئەوەی کە بڵێن اختیتامی مؤتەمەر کرێ بەرزانی ڕەحمەتی لەوێ ئەبێ لەسەر مێزێکە بێ مامۆستا ئیبراهیموان لەگەڵ کاک نوری شاوی ساپێکەوە بن عەبدولکەریم مەرحەبای ئەمەکە ناچێ بەلای مەلا مستەفا کاک مامۆستا ئیبراهیم ئەوە عەقڵ تێشوەرە کاک نوری فریان نەکەوین ئەم پیاوە بەسی وەیە ئێمە لە مەلا مستەفا جیا بکاتەوەمانە ئەوە بۆ هەموو ئەندامانی ژنەبەکردی شەو کۆ کردو کاکە بەو ئەی بەرزانی چی ئەفەرمێ بە قسەی بکەین حتا مثلا بۆ مؤتەمەرەکە ئەڵێن 50 کەسی زیا هێناوەتە ناو کۆنگرەوە حتا وتوانە سکرتێر ینی ئەو ئەغڵەبی سەوتی مؤتەمەرەوە بۆ کە سکرتێر لە حیزبانە بێ خۆی دوایی مامۆستا ئیبراهیمی بە سکرتێر داناوت کە تۆ بە ڕازی بم پیاوە کە زەعیم بێ و گەورە بێ و ئەمانە یعنی لە کاتێکە کە خەڵقت شەگاریش بووە ناوێکی گەورەی بوو مەلا مستەفا کەم نەبوو مەلا مستەفا یعنی ئەتوانم بڵێم لە عالەمیشە کورد بەوە ناسرا ئەمە واقعێکی حەقیقیە پیا واقع زۆر باشە کەواتە بم بۆ چوونەی جەنابەت ئەگەر خوا لێ خۆش و مەلا مستەفا نەبوایە جیابوونەوە ئینشقاقی تر دیسانەوە لە نێو باڵی خوا لێ خۆشبووان ئیبراهیم ئەحمەد و هەمزە عەبدوڵڵا دروستە بوو
باوەڕ ناوچێت کاکەمزە لە 50 ڕەنگە ئیمکانە ئەوان کە وازانێنا و مەجموعەیە ئیتی قەرە هیچ نەکەوتن ڕەنگە تەسیری مەلاساژ بێ کاریگیری ئەو بێ لیان مەسەلا ناتوانانی بێ هیچ بکەنەوە بابەتانەوان کە جیابنەوە لە دوای 50 کە لادران لە حیزبتر هیچ شێکیان نەکرد حیزبشتیان دروست نەکردەوە وەکو شخصی وەتانی مەسەلا نیشمان پەروەرمانەوە و ئەمانە ڕەنگە چوبێتنە خزمە مەلاسفاش و زۆر ڕێزیشی لێ نابێتن و بەڵام هیچ شتێکیان نەکرد کە بەڵێ وەکو جیابنی شتێکۆ بابەتانە زۆر باشە مامۆستاستون تۆ سەرەتا ئاماژەت بەوە کرد کە بەدەر لەو کێشە شخصیانی کە هەبوون لە نێو باڵی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتیا هەندێک کەس بە تایبەت مەبەسییان بوو کە جیابوونەوەکە درزەکە گەورەتر بکەن مەبەسییان بوو کە ئینشقاقەکە پەرە پێ بن دەستیان هەبوو لە جیابوونەوە ئینشقاقەکە لەوانە هاشم ئاقراوی و ئاماژە بە هەندێکیان کرد بەڵام مێژوو پێمانەڵێ بە پێچەوانەوە هەندێک کەسایەتی هەبوون کە هەوڵیان ناوە ئەم ئینشقاقە دروست نەبێت هەوڵیان ناوە کە ململانی و جیابوونەوە نێوان ئەو دوو باڵی پارتی دیموکرات و شۆڕشی ئەیلولا دروست نەبێت لەوانە نووسەر و ڕووناکبیری گەورە مامۆستا مەسعود محەممەد یەکێک بۆ لەو کەسانی کە مەبەستی بووە هەوڵیاوە کە ئەو جیابوونەوەی دروست نەبێت من بەر لەوەی پرسیار لە هەوڵی مامۆستا مەسعود محەممەد بکەم پێم خۆشە بگەڕێمەوە بۆ ساڵانی 67 کاتێکە مامۆستا بێستون عەلی کەریم بەر ئەم کەسایەتی ئەکێ و دۆستایەتیەک دروستە بێ 76 ئێوە چۆن یەکتریتان ناسی و چۆن بوونە دۆست قوربان من کە بە خەزەوە مامۆستا مەسعود گەشت بۆ سال بخوێن لە کولیە من درنگ تەبان خوێندن فەوتا بدرنگم خوێن کولیم تەواو کرد لە 76 کە لە مەجمع علمی کوردی بوو لە بەغا ئەو نائیبی ڕئیس مەجمع علمی و کاک ئیحسان شێزار ڕئیس بوو وازێنا بوو تقریبا وەکو ڕئیسی وەکی ڕئیس بوو بانە من بە حکمیەوەی کە وەختی خۆی مامۆستا مەلاڕاجێک ماموو لە کرژە ئەو مامۆستا مەلاڕاجێ من لە خزمەتی خوێندم و استفادەم کرد بوو کە بۆم باس کرد ئەویش تەبان زۆری پێخۆش بوو وتی ئەو مامۆستای منیش بووە ینی لەبەرەوەی کە تەبان مجازی باوکم بۆ ئەمانە لە وەختی مساعیدیە ئەتر من چەند جارێک بە خزمەت ئەو پیاوە گەشتم ومانە طبعا ئەو پیاوێکی بیرمەند و پیاوێکی بڵێم کەم نەبوو لە ناو بڵێم نەک لە نیتاقی کوردستانیش بەڵکو لە نیتاقی عالمیە شخصەتی بەز بوومانە مامۆستا مەسعود طبعا بە خۆی وتی من هینەکەم نووسیوە ئەو کاتە لە دەرەوە بوو لە وەختی اتفاقەکەی شوباتە یەکیش بوو لە ئەندامانی هینەکە وەفدەکەی کورد چونکە وەفدەکە بڵێن کە هەربەتەنیا بەرزانی ڕەحمەتی نەبوو وەکو عەرزم کردی مامۆستا نوری شاویس بە ڕەحمەت بێ و لەگەڵ مام جەلال و مامۆستا مەسعود شێرتیا بوو لەگەڵ عەباسی مەمەنداغا و چەند ڕێز عەشایەتی کۆمانە جا من خۆم هینەکەم نووسی بەیانەکەم نووسیوانە بەڵام ئەو پێی خۆش نەبوو زۆر هەوڵیا بوو حەزیە کرد کەوا ئەو ناکۆچیە گەورە نەبێت تەواو بوو وەزیریش بەزانی لە وەزارەتی دووهەمی تاریخیە کە لە مانگی 5 ئەو وەزارەت دامەزرا بۆ وەزیری دەولەی شوونی ئەماری شیمال لەوسا وەکو وەزارەت نەبوو بەڵام پیا دەولەی شوونی ئەماری شیمال بۆ کاروباری ژوور و ئەم بابەتانە و طبعا ئەو يعني یەکێ بوو لەو کەسانەوە زۆر لە شخصەکانی بەغاژ وەکو مەسەلا بڕێن بە ڕەحمەتی فواد عارف و عەلی کەمال و لیوا ئەحمەد کەمال قادر و لیوا مەجی مەلا عەلی و هەروە بێتەوە عەقیل ڕەوف ئەحمەد قار و زۆر لەو حەمەد سەعید خەفاع زۆر لەو شخصیاتانە هەوڵیانە کەوتنە بینەوە کەوا ئەو شتە گەورە نەبێ و لە بینە ڕێکیان خەنوانە ئێتر دیار بوو هەردوو لە نەگەشتنە هیچی ینی بە هەرچی هەوڵێک ئەمانەیان بە هیچ نەگەشتوون بابەتانە مامۆستا مەسعود پێی ناخۆش بوو بەڕاستی بەڵام لە کاتی نیشا لە وەختی دوای لەگەڵی ئەیبوو من تەییدی ئەمان ناکەم بۆ ئەمان نەکردایە بەڵێ مامۆستا موحسین دزەیی لە کتێبی وێزگەکانی ژیانم لە بەشی دووەمی وێزگەکانی ژیان ماڵێ پەیوەندیکی و پەیوەندی دۆستایەتێکی زۆر باش لە نێوان نووسەر و ڕووناکبیر مەسعود محەممەد و عەبدولکەریم قاسمە هەبوو ئەو پەیوەندیە چۆن بوو ئەگەر ئەو پەیوەندی من کلێم بیستووە خۆی وازەمەنی شاباسی کردووە لە هەری ژیاننامەکەی خۆیان پەیوەندیەکە ئەوە بوو کە تەبان کاک مەسعود کوڕی مەلای گەورە بووە و بەناوبان بووەمانە و کاتی خۆی نائیبێکی بەناوبان بوو لە 54 جا تاکو مەسەلا بڵین وتارەکانی زۆر خەڵک کە ناسیوتی مامۆستا مەسعود بە واستەوی کە نائیب بووە و وتارەکانی زۆر بەناوبان بووە کە وتاری چاکچاکیاوە لە هینامە زنوابە فەرمووی سەفەرێک چوو بۆ لایش وتی نادی بە شوێنمە هەتا وتی ویستم کا بە وەزیری عەدلیش ئەمانە بە زووتی من کەفم لێ نەبوو تەرەویش دەنگی نەکردووە بابەتانە بینەکان ئەوە بۆ وە کاتی خۆشی کە بڵێن ناکۆچی نێوان ڕێز عەشایەرەکان و حکومەتی عێراقی بوو پێش تەقینەوەی بڵێن شۆڕشی ئەیلول وەمانە لە
ڕەمەزانی 60 کە سەردانێکی کردبوو چوو بۆ لای ئۆمانە و حتا هەوڵیەویشیا بوو بۆ ئەمەر قەبزی عباسی منداغا و ئەنە چاپکا و هی زۆر هەتا ئەحمەدی حمەد میناغێت زەی بەڕەحمە برای کاک محسن زەی خۆی ئەمانە برا گەورەیان بوو کە گیرا بوو هەوڵی بەردان وانەیە و بەریشانە بالفعل ئەو دۆستایەتی هەبوو بەڵام جارێ وەتی فەرمووی جارێ دوو جار عەبدولکەریم دیوە لەوە زیاتر نەیدی بۆمانە. زۆر باشە مامۆستا ئەمێ بچمە سەر هەڵوێستی مامۆستا مەسعود محەممەد لەو ڕۆژگارەیە دەوترێت لەو ڕۆژگارەیە شای ئێران هەوڵیاوە کە مەسعود محەممەد ببینێ داوای کردووە لە ڕێگەی ئیسا پژمان بەرپرسی ساواکی ئەو کاتی حکوومەتی ئێرانیەوە داوای کردووە ئەگەر ئەم پیاوە کاتێکەوازی هێناوە لە استیقالی کردووە لە وەزیری لە حکوومەتی عراقی داوای کردووە ئەگەر بێتە ئێران هەر داواکاریکی هەبێ بۆ جێبەجێەکە و ئامادەیە بیکا بە وەزیر و هەر خواستێکی شخصی و خانەوادەی و خێزانیشی هەبێ ئامادەیە بۆ جێبەجێ بکە لە وەڵامی ئەمەیە نووسەر ڕۆناگری مەسعود محەممەد داوای ئەوەی لە شاکردووە کە ڕێگەی پێبات ئاشتەوایی و نێوانگیری لە نێوان باڵی مەکتەبی سیاسی و مەلا مستەفای بکات ئەو هەڵوێستەی مامۆستا مەسعود محەممەد من لێم بیست فەرمووی طبعا دوایەوەی کە ئیستیقالەم کرد 65 بوو جارێ جەماعەت تقریبا لە هیچ هەبوو وتی نەگەڕابوونەوە بەس ئەمەی پێ نەچوو تی من ئەوەم بۆ دووتم ئەگەر بێ من ئەو داخوازیێم هەیە ئێستا پەژماوتی نەقل بوو وتی دوایە وتی زەلامێکی کەیە پەیوەندی لەگەڵا ئاکات و بۆ وەڵامی ئەوە وتی ئەو زەلامە کە هاتەوە وتی لەو نقطە هیم بوو لەو نقطە ینی کە من على ئاساس من بۆ ئەوەی ئێمە ئێران بۆی ئەو دووهینە یەخەموانە وتی شاوتی ینی نەچۆتە ژێرباری ئەوەوە بەڵام ئەو هەر وەختێ بێمە ڕێزی لێن وتی منیشتر نە من دەنگون ئەو دەنگ وتی لەوەتە بڕایەوە هەر ئەو سەفەرە بووتی هەستم کرد ئەوەی من و تومە گویان ناوە تێتر من لە شوێنی خۆم مامەوە ئەوەیش پێ شوان گەڕانەوە لە مانی تەموزی 65 جەماعەت تەنیا مامۆستا برایم و دکتۆر سەی عەزیزمانەوە مامجلالوان گەڕانەوە لەگەڵ هێزەکەیانە ئەو 400 پێشمەرگەی کە لەگەڵان نابوونوانە وتی من لەوان دەنگ هەبوو نە منیش دەنگێت وتی هیچ ینی من لە شوێنی خۆمان شوێنی خۆیان هەندێک سەرچاوی مێژووی ئاماژە بۆ کاکە خۆی خۆش بوو مامۆستا مەسعود محەممەد ئەندامی پارتی بوو وەلای بۆ پارتی دیموکراتی کوردستان هەبوو ئایا ئەو قسەیە چەند ڕاستە بەڵێ بووە خۆی پارتی بووە سەر پارتی بووە لە پەنجاکانە هەتا کە بۆتە نائیبیش وتی من حاکم بووم لە سلەیمانی لە 53 وتی ئەوان پیامەتم بۆ انتخابات لە کۆیە هەتا وتی کاکە زیادی کۆیە مڕەشەی حکوومەت بوو بەس کاکە زیاد پیاوێکی نیشمان پەروەر بوو ئینسیحابی کرد ئەم کە دەرچوو لە هینەکەی 54 بوو لە 54 تقریبا ئەو دەورەیە 11 نائیبی معارض بوون ئەوەیان نەمانە لە نائیبیەوە زەمەتی دووسێ ماماینەوە لە نائیبیاوە نووسعی کە هاتەوە تەشکیلی وەزارێکی لە 54 ئەو مەجلیسەی هین کرد ئەو مەجلیسەی حەل کرد چونکە ئەوەی چۆنە بێ 12 کەسی معارضە لە ناو پەرلەمانە بێ کە 100 کەس ئەو کاتە پەرلەمانی عێراقی ومانە ئەو دووسێمانە لەسەر حسابی پارتی و بەڵام ئێتر لەوە چی ئەو تقریبا مامۆستا مەسعود تۆز لە ئەفکاری هینا ئەو ناگونجا لەگەڵ ئەفکاری بڵێن مارکسی ئەم بابەتانە هەتا لە جێدەی حڕێشە شەڕینێکی بوو بەناوی هوشیار و شتی نووسی بەغا بەڵام بەرامبەر مامۆستا برایم کە وەختە درا بە مەجلیسی عورفی لەسەر قەزەی مادە 3 و مادە 2 کە لە جەریدەی خەباتان نووسی و درا بە عورفی دووهەم لە بەغا لە ساڵی لە مای 11 ئەوە بوو عورفی 3 کەسیاندانا وەکو لیژنەی تەحکیم بزان ئەم وشانەی ئەم قسانەی ئەم نووسینانەی مامۆستا برایم دژی وەحدەی عێراقیە و ئایا تەفرەقە نێتەوە یانە مامۆستا مەسعودیان دانابین مامۆستا مەسعود و لەگەڵ دکتۆر مستەفا جاواد و دکتۆر عەبدوڕەزاق محیدی هەتا فەرمووی دکتۆر عەبدوڕەزاق پێی وتم دکتۆر مستەفا ئێوە چیەکە من لەگەڵتانە ئەمانە ئێتر ئەو زۆر بە ئینساف مامۆستا مەسعود من ڕەنگە تۆزە ناکۆشیم بووێ لە ناحی فکری و لەگەڵانە بەڵام زۆر بە ئینسافی وتی با بەمە شتێکە واقعیە لێکە دەستوری تازە هات بالفعل عێراق کە باسی کردووە چۆن عەرەب تەجزیە کراوە ئەوە کوردی تەجزیە کراوە ئەو بەشەی کە لێرەیە و بەشێکە لە کوردستانی گەورە ئەمانەوە ترەوە بوو مامۆستا برایم تەبلیغ دەچووە بۆچی مامۆستا مەسعود محەممەد نەمایەوە لە نێو ڕیزەکانی پارتی دیموکراتەوە پۆستی وەرنەگرتوو نەچوە سەرەوە خۆی مەسەلا ئەیگوو من کەیفم زۆر لە حیزباتیش نەهاتوە خۆ بەق من لێم زۆر کەیفم لێ نەهاتوە بەدەستە ئەوەیە وازم ئەوسا تقریبا ئەفکاری هین بڵێن
لە ئەفکاری مارکسی وانە هەتا خۆیەکی لە هینەکانی بەندەکانی مینهاجەوەی تایەکەوە مەسەلا ئەبێ پارتی لە مادی مارکسیدینی سوود وەرگری ئەم بابەتانە بەڵام ئەو لە هەمان کاتاکە لە ڕیزەکانی پارتیانەمەوە زۆر دژایەتی شوێعەتیشی کردو لە نووسینەکانی بیری شوێعەتی هەڵتەکانەوە زۆر سەبارەت بە مەچیەڵی بەڵام پاش ناوبڕێک وەڵامی پرسیارەکەم بەڕێزان ناوبڕێک و دواتر بەردەوام بین.